شێرپەنجە یان ئەوەی هەندێک جار بە پێوزمەی سەردەمەکە ناو دەبرێت چۆنە و ڕێژەکەی بەرەو چەند دەچێت لە هەرێمی کوردستان. ئایا شێرپەنجە لەگەڵ ناوهێنانیدا ڕەوایە ئێمە مەرگمان بیکەوێتەوە؟ ئامۆزای خۆم هەیە عینە نەخۆشی ئێرەی هەیە ئەوە تقریبان ساڵێکی ئیزدیانداوە بەس دوو مانگ سێ مانگ دێتەوە لێرە فەحزەکە و ئەڕواتەوە عیلەیەک بە یەک نەخۆشەوە هەمی نەخۆش ئێستا لە ماڵەوە هەمومان نەخۆش هەموو عیلەکە نەخۆش هەرچەندە نەخۆشیی زۆر گرانە زۆربەی نەخۆشەکانمان ئێمە بنەبڕیەکەی نەخۆشەکە بەشیشیان لەگەڵ نەخۆشیەکە شەر نێتەوە چاری بکەین علاجێ یەک ئەمپولیبای 170 وەرەقی بە بەلازی من نەخۆشە کوڕێکی بچکۆلەمانە لە 25 2013 لەدایک بووە تقریبا نزیکە بە 6 مانگێکە بێت لە دوای علاج و کیمیایی و کۆرس و لێزەرۆشتەکانەوە بووە لەخوا بەرجە بێستا سیحەتی باشە. بەرنامەی شەن شەوی شەممە کاتژمێر 9:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.